بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. مسلمانان خوشویست، السلام عليكم ورحمة الله وبركاته. یەکێشتر لەم شوبهانەی کە ناحەزان و نایارانی ئیسلام هەر لە دێر زەمانەوە و لەم زەمەنەشا زۆر دووبارەی دەکەنەوە، کۆمەڵێک پرسیارن دەربارەی الغایە من الخەلق. خوا ئێمە بۆ دروست کردووە، ئەگەر درستی کردوین بۆ سزامان دەدا، بۆ دۆزەخی داناوە، نەیەتوانێ هەمومان بە موسڵمان دروستکە. ئەگەر ئێمەی خۆش دەوێت بۆ ئەوای لێکردین، ئەی خوا پێویستی بە عیبادەتی ئێمەیە، ئیستفادە لە عیبادەتی ئێمە دەکا. ئەنی کۆمەڵێک پرسیار هەروەکو چۆن وەڕەکان لە بەردەستاندانیە ئینشاڵڵا دەگاتە دەستان. ئەمە کۆمەڵێک گومان و شوبهەی کەسی جاهل و نەزانە دڵ نەخۆشە، کە وەکو یەکێک لە نووسەران دەفەرمێ ئەوەندە نەخۆشن کە یەجمەع بەینە النەقیضەین. نەخۆشیەکان ئەوەندە زۆرە شتی دش بە یەک بەیەکەوە کۆ دەکەنەوە، یعنی دووشت دەڵێن کە زۆر دش بەیەکن. ويفرق بين متماثلين، شتی وەکو یەکیش ئەوان لێشی جیا دەکەنەوە، ئەوەندە نەخۆش کەوتون. یعنی پێی بڵێ یەک و یەک دەڵێ نازانێت دەکاتە دوو، بەڵام بڵێ ئێرە دوو لە چەند پێک دەڵێ یەک و یەکە. چۆن ئەوە بەو شێوەیە ئەمە پرسیار لە زۆر شت دەکەن، پرسیاری لێ دەکەن، بەڵام لە واقعیشە ئەگەر وەڵامی ئەویان دەوێت دەڵێ ئێوەی تر بەوە باشە، دەڵێ باشە خوا بۆ ئێمە دروست کرد، دەڵێ باشە بۆی خوا دروستی کرد بۆی بیپەرستی، دەڵێ خوا پێویستی بە ئێمەیە، خوا چی ئیسفادەیەک دەکات. یعنی کۆمەڵێک العیاذ بالله پرسیاری سیر لە جەهلی خوانەوە مەبەستیان پێ وەڵام نییە، وان لە هاتوو کە یەجعلون من الظن علما، لەلای خوان واش خوان دەدەخن کاکە مەشتی زۆر علمیمان پێ، بەس ئێوە وەڵامتان پێ نییە، لام وەڵاممان بدەنەوە، وەڵامتان نییە. هەر بۆیە ئێمە نوێژ ناکەین، هەر بۆیە ئێمە وا مەشروب خۆرین، هەر بۆیە وا بێدینین، کاکە وەڵامتان لا نییەوە موسڵمان. یعنی گومانەکانی خۆیان کەشتی زۆر لاوەشین لە ژیانە خەریکن بیکەنە شتی سەرەکی، وا بکەن کاوەکانی تر هەمووی زەربی سەفەر بکرێ. زانی وەکو چی وایە، نمونەیەک بنەوە، وەلیلله المەثل الأعلا. کەسێک غەسالەیەکی یابانی کڕیوە بۆ ماڵەوە، بڵێ هەتا نەزانم کابرای یابانی و غەسالەی چۆن دروست کردو بەکاری نانم، چۆن دروست نا کەتەلۆکەی ناڵم، ئاگادار بن کەتەلۆک چۆن بەکاری دێنیەوە ناوە بابی زانی قەینەکە، بەس بڵێ هەتا نەزانم چۆنی دروست کردوم بەکاری نانم. ئێوە جەهالەت نییە، تۆ گەیەندە زیرەک بووی بۆ دەکڕێ خۆت دروست کرد بە، کەواتە نەزانیە تۆ مەسەلەن شتێک کە نایزانی سوود لە شتەکان وەرنەگری کە بۆی داناویت، بڵێ وەڵا ئاخر تا نەزانم چۆنی دروست کردووە، تا نەزانم چۆنی دروست کردووە من بەکاری نایانم. ئێدە وەڵا هەر لێ بە دەبێ یەک شت بەکار نێنی، وانی ئاخر سیر لەوەدا خوا ئێمەی بۆ دروست کردووە. ئەی خوا ئێ باشە خوای خالقی ئەرز و ئەبۆت لە خۆتەوە دروست بووی، خالقی ئەرز و ئاسمانە، ئەم بوونەوەرەی هەموو دروست کردووە، مەرجنی حکمەتی هەموو شتێک تۆ بیزانی. هەروەکو چۆن سەدا یەکی شتەکانی دنیا نازانی بەکاریشان دێنی، کەسی وا دەبینم ساری ئاخر مۆدیلی پێیە بەخوا بەس دەزانێت دوگمەکە داگردنە، نازانێت نا ئەو مەچینەی چی تێدا، لەوانەیە فەلسەفەش لێدا بڵێ من پیاوی علمیمە و زانست خوازم و پێشکەوتومە، هەر نازانێ و سارەیە وا دەزانێ وەکو چۆن وەختی خۆی کەر و ئێستر و بار هەبوو هیچی نەدەویست بەزە، وازان نامەچینەکەیەوە لەگەڵ ڕێزم بۆ خەڵکیەوە مەستم بێڕێزی سوکاتی نەبیگەم، هیچیشی نازانێت. کابرا دەسێ بڵێ وەڵا سواری سارەکە نام تا نەزانم چۆن دروست بووە، تا نەزانم ئەو سارەیە چۆن دروست کراوە سوار نابم. جا کەسی جاهل و نەفام ملحیدەکان خەریکن شتە سەرەکیەکانی بەختەوەریەکانی ئینسان بەشتی زۆر لاوەچی وانی شامدن کە ئەوە خەڵکی زۆر علمین. ئێستا ئەو کەسە علمێکەوە بڵێ بە ڕێیەوە کەسێک پارەی وەنەوشەیەکی هەیە و بڵێ سەری ناکەوم هەتا نەزانم چۆن دروست کراوە، دەڵێ تۆ عەقڵی کاکە، تۆ عالمی،
يعني ادعای علم دەکەی زۆر پیاوێکی علمی یان بەس فەلسەفەیە لێدی بەس فەلسەفەیە هیچی تر دەنات خوا ئێستا کە بشزانە خوا چۆنی دروست کردووە هەر دەیپەرستێ و کەسە نەوەڵڵا ئەوەی کە گوناحبارە ئەوەی کە غەرقی شەهەوات و ئارەزوو گوناه و تاوان بووە باوەڕی بەخوانی بشزانە خوا چۆنیشی دروست کردووە بۆ زۆر شت هەیە خوای تەعالا لە ئومەتانی پێشووتر موعجیزەکانی پێشان نەدان خەڵک موسڵمان بوو دوایەوە نە خوای تەعالا لە سوڕەتی مائیدە لە سوڕەتی ئەنعامە دەفەرمێتی دەفەرمێ کە قورئانەکە بە چاوی خۆیان بیبینن في قرطاس نزلنا آياتك شيء من دخلنا وطاوي بل شيء لسرتها آياتك دفرميتي لو نزلنا عليهم كتابا في قرطاس فلمسوه بأيديهم طبعا لقال الذين كفروا إن هذا إلا سحر مبين سيرك لو نزلنا جاري الصيغة الصرفية كي أويا نزلنا يعني هواش داي بزينين تكشتك بخيراي بيضل ولا نبيني نظام شنو هذا فرمي نزلنا يعني بهواشي شلون هذا ضلي الرباك أشياء بهواشي داي بزيني خوارو زور بهواشي قرآن كامل ده استدرن قرآن كله إخوانا هاتوا هذا فرمي كسانة كي نكر أوا كضلي إنسان زان القرآن شلون دا بزيوا أجر قرآن كبتشاي إخوان ببينن أوا هواشي واجد أخواري في كتاب يجبت نقوا بجبريل بدم بيغمبري صلى الله عليه وسلم فلمسوه بأيديهم كتابك كيف بقول ملمزين تخوا قرآن يعني فلمسوه بأيديهم لقال الذين كفروا إن هذا إلا سحر مبين لا آيات لا فرم إنما سكرت أبصارنا طلب أخوة السحر ما لا تسعكرا ووانيا دوايش ضل السحر كراوا أخوة تعالى درباري بيغمبر صلى الله عليه وسلم كجماني أنواع بدأ قلت شون بيغمبر ده بشر بيت بملائكته شنار بأخوة قمانة عندي كسب باوري بيدك باش بو خوا ملائكته شين النار بكاته بيغمبر باوي باور كان اخر بشر شلون ده بيغمبر بل الله خوا وهاتم وكيما بشره خواتها فرميتي ولو جعلناه ملكا لجعلناه رجلا ولا لبسنا عليهم ما يلبسون إكاكا أجر بوش ما كرباننا أجر ملائكتش بنيرين يخو ملائكة نورا خو خلقنا يبينت إلا دي به النسر شوي إنسان أجا هنا ما نستر شوي إنسانش همان قماتان بدرس بدل الله سحره يخو ملائكة نابين نيوه توانا إنسان وني كم بتوانا ملائكة بينه ولو جعلناه ملكا لجعلناه رجلا ولا لبسنا عليهم ما يلبسون بوي أويك بدواي أويد الله خوشة أجر بتشاي خوش اشتكان ببينت هربا ورانت إذا اشتيش تدوزك شيطان ظالبو بسريدا شيطان ظالبو بسريدا خوي واي نشان ددا واي هانددا كتو زور عالمي زور عقلي كرشتي زور مهمة بوديتو فكري زور سيرتي وخلق زور نفامته زور عقلي او عقل فلاوانسيتو هذا او هم برسيارتي لم يشكيتو دا واي اللي ذكاك وال خويتي يبقاك عبقريك هرسي بيغمبراني بيشوهاتون والله او بياوان بينيا واخو يدردبرت قال عاد شي بخوي هي سيتشوار كلمي فلسفي او فير بوا طواع باوري بخويتي كمسيطر الزور الله باور معك بو جواب ما بابدنوا مسلمانا يعني برسيار لو ذكر بو يدلت يجعل من الظن علما ومن العلم جهلا وان لها ظن يعني لبوت علم قمان يعني اشتي خيالات وتروهات يعني لبو بعلم وازان اشتي زور مهم يعني بها واوشي كعلم اوام بجهل يزانا او كعلم بجهل يزانا ومن الحق باطل ومن الباطل حقا برسياري ملحد كان لو داب برسيار ده كان اي مسلمانا اما برسيار ثاني كان خو ايمي بودرس كردو بشري بودرس كرد كاتك ايمش والله ما يادين والله ابويا خو هذا فرمي وما خلقت الجن والانس الا ليعبدون خو ابويا يوم يدرس كردو بوي بي باشا ضل باشا خو بيستي بعبادتي اما جوابي هرها عقل زور عبقريه يعني بحسابي خوي خو بيستي بي بوشي أي تسودك لاستلا عبادتي أما دبينت بوسي أجر خوي تعالى أجر هي السودة شيني أي بهر قالتها العياذ بالله هي السودة شيني أي بوسيا بعقلي أول هرشتك سودي نبت زور شتيتو ديكيت زور شتي ديكي والله سودي بو خدنيا كشتك سودي بو تو نبو ما يويك قالتها ديكي
شتێکی گاڵتە جاڕیە دەیکەی نەخێر سوودی بۆ خەڵکیتر هەیە بۆ شتێکی ترە کە سوودی هەیە لەوانە هیچ سوودی بۆ خۆت نەبێت بۆیە ئەوە نەزانیە کە بڵێ باشە خوای تەعالا ئێمە ئەگەر سوودی بۆ خوانیە ئێخوا بۆچی عیبادەتی بۆچی بۆ بکەین دەڵێ بابە هەر خوا ئەوەندە عەقڵی بە ئێمە داوە هەندێک شت تێ بگەین ئەوە تا ئێمە لە دنیادا زۆر شت دەکەین پیاوی وا دەبینی شەو ڕۆژەکەی هەموو کۆکەیەوە بەشی هەر زۆری بۆ خەڵکیش دەکات هیچ ئیسفادەی بۆ خۆی نییە خۆ مەرجنیە تۆ ئەگەر کەسێک ئیشێکی کرد و بۆ خۆی سوودی نەبوو بڵێ وەڵا کەواتە دیارە بەگاڵتە ئەو ئیشانە دەکات حەکیم نییە دەڵێن بابە هەر لە دنیادا ئەوە تا خوای تەعالا ئێمەی وا فێر کردووە ئەوەندە عیلمەی پێداوین کە زۆر شت هەیە تۆ دەشیکەی و بەڵام سوودەکەی بۆ خۆت نییە بەڵام بۆ خەڵکی هەیەتی ئەنجا بێئەدەبیان تا ڕادەیە کە پرسیاری زۆر سیر دەکەن بۆیە خوای تەعالا لە قورئانە دەفەرمێ وما قەدەر الله حق قەدری ڕاستی ئینسانەکان قەدری خوا نازانن ڕێزی خوا نازانن والسماوات مطويات والأرض قبضته جميعا والسماوات مطويات بيمينه سبحانه وتعالى عما يشركون بۆیە خوای تەعالا لە قورئانە دەفەرمێ لا يسأل عما يفعل وهم يسألون خەڵک نابێ پرسیار لەوە بکە خوا بۆ وا دەکات خوا مالیکە خۆی خالقە کەس بۆی نییە بڵێ بۆ من دوا کردووە خۆی خالقە خۆی تۆی دروست کردووە خۆی دەرجێنێ خۆی ڕزقت دەدا هیچی ئازایەتی خۆ نییە بڵێ بۆچی وامە خوا تۆی دروست کردو چۆن ئێستا مثلا لە زەمانێکە کە کۆیلە فرۆشتنی هەبوو کڕین و فرۆشتنی پێوە دەکرا لە زەمانی جاهیلیدا ئێم کۆیلایەتیە ینی پێش لە ئیسلامی شاهر هات هەبوو بەس بڵبڕ کرا کۆیلەکە کڕن و فرۆشتنی پێوە دەکرا بۆ مەسلحەتی چیە بۆ مەسلحەتی سەیدەکانی خۆیان کڕن و فرۆشتنیان پێوە دەکرا و خۆیان بۆ کۆیلەکە نەبوو بڵێ تۆ بۆ دەمفرۆشی بۆ خاوەنەکەی دەیگوتی خۆمی مڵکی خۆمی هەروەکو چۆن تەشبیه نەبێ مثلا کابرا مڵکی و سەروەتێکی هەیە دەیفرۆشێت مڵک خاوەنی خۆیەتی بۆی هەیە هەموو تەسەڕوفێکی پێ بکە ئەرزە مڵکە خانووە دەیفرۆشێت ئێمە مڵکی خۆین خوا ئێمەی دروست کردووە بۆیە تۆ ناکرێت تۆ خوا پرسیار لێ دەکاتەوە تۆ چۆن دەژیت بەڵام تۆ نابێت پرسیار لە خوا بکەیت بۆت نییە چونکە خوا خالقی تۆیە و هیچ بنەتێکت بەسەر خوای تەعالاوە نییە و فەزلی خوای تەعالا بەسەر ئینسانەوە ئەوەندە زۆرە کە ئینسان لە بری ئەوەی ئەم جۆرە قسە بێبنەمانە بکات بڵێ خوا ئێمەی بۆ دروست کردووە بۆچی عەزابمان دەدا دەبوایە شکری خوا بکە ڕێزی خوا بگرێ خوای تەعالا دەفەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم ئێمە ڕێزی زۆرمان لە بەنی ئادەم گرتووە بەس نییە بەنی ئادەمێک کە مەلایکەتێک تاوان ناکات اینجا خوا فەرمانی پێدەکات سوزدە بۆ ئادەم ببە خوا ئەوەندەی ڕێز لە تۆ ناوە تۆ بڵێ وەڵام جا خوا ڕێزی بۆ لە من ناوە خوا ئەوەندەی خۆی دەیتوانی تۆ وەکو مەلایکەت دروستکە دەیتوانی وەکو مەلایکەت دروستکە وەکو چۆن مەلایکەتی پێش تۆ دروست کردووە کە تەنها عیبادەتیان هەیە بەڵام خوا ڕێزی لە تۆ نا اختیارت هەبێت اختیار کەواتە لەم ڕێز لێگرتنە تۆ نابێت یعنی ئینسان کە عاقڵ بێت نابێت پرسیار لەوە بکە خوا بۆ وا ڕێزی لە ناوم ئێستا مەثەڵەن باوکێک ولله المثل الأعلى یەکێک لە کوڕەکانی جا کوڕی گەورەیەتی یاخود کوڕێکیانێتی کە دەزانێت زیرە کووریە زوربەی ئیشەکانی دەداتە دەست ئایا ئەم کەسەی کە بۆتە برا گەورە لە ماڵەوە دەبێت سوپاسی باوکی بکە لەسەر ڕێزەی لێناوە یان بڵێ تۆ سەرئێشەی زۆرت بۆ من دروست کردووە ظاهری ڕێزە لێنراوە یان نا ڕێزی گەورەی لێنراوە تۆ بوویتە گەورەی ئەوانی تر و قسە بەدەستۆیە و تۆ سەرپەرشتیان دەکەی ئەوە فەزڵێکە کە باوکو دایکەکە لە تۆی ناوە نەوەکو بڵێ وەڵا ئەرچی زۆریان خستۆتە سەر من بۆیە ئەو کەسانی کە ڕخنە لەوە دەگرن بۆ خوا ئێمەی دروست کرد بۆ ئەوەی کە عیبادەت بکەین بۆ وای لێکردین دەڵێن ئەوە خوا ڕێزی لە تۆ ناوە جارە یەک ئەوە تا بە هەموو مەخلوقاتی کە لە مەلایکەتەکان پێی فەرموون کە سوزدە بۆ ئادەم برن سوزدە بۆ باوکتان براوە کە ئادەمە ڕێز لێنراوە ئەنجا خوای تەعالا دوو هەستی لە ناخی تۆدا دروست کردە تۆ ئازاد بی لە بڕیاردانی خۆتە یعنی وەکو ئەو وایە کەسێک
بە زۆری شتێکی پێ بکرێ یاخود بڵێ تۆ ئازادی کامە ڕێزەکە لە کەسێک بگیرێ ئەکید کە بڵێ تۆ ئازادی کامیان هەڵدەبژێری ئێستا باوکێک لە ماڵەوە ڕۆژانە بە تووڕەیی و بە هێز مناڵەکانی وا لێ بکە ئیلا ئەم جۆرە شتە بکەن ئەم ئەوانە لە باوکیان زیاتر ڕازین یان ئەو دا مناڵە لە باوکی زیاتر ڕازی کە بەردەوام پرسی پێکات و دەڵێت تۆ بۆ خۆت ئازادیت ئەوە بکەیت و ئەپس ئەویان باشترە و کەم باوکیان زیاتر میهرەبانترە ئێمە هەر لە دنیادا دووەمیان وانە هەر لە دنیادا خوای تەعالا ئەوەندەی عەقڵ بە ئێمە داوە کە بتوانین بەراوردی زۆر شت بکەین بەراورد بکەین بزانین کامەیان ڕێزە کامەیان باشە تۆ مەخوا قەدری لێ ناوی نەکت بێ ڕخنە بگری دائیم ئێستا تەلەبەی لە مەکتەبە حاشا لەوانەیە تەلەبەی تەنبەڵیشمان هەبێت وانە بەڵام دائیم چێ ڕخنەگرە لە مەکتەبە ڕخنەگرەکان بیانووی سیر دێنەوە دەوام نەکرا مامۆستاکە ئەوای کرد بیانووی وا دروست دەکەن کە زانیان دەزانن ئەوان هەموو شتێک لە مەسلحەتیواندا بەس جددی نەبێ چکەوان هەمووی فاشلە کۆمەڵێکی فاشلن بۆیە دێ ڕخنەی سیر دەگرێت منهەجەکە ئەوانە بوو دەرسمان نەخوێندە و مامۆستاکە ئەوای دەکرد ڕۆژێک ئەوا بوو آخر دەوامەکە وانە بوو آخر ئەو شتە بوو دائیم بە دوای چدا دەگەڕێ بە دوای بیانوویەک پاساوێک عوزرێک دابگەرە بۆی تۆزێک وەزعەکە بشێوێنێت و بڵێ وەڵام تەواو نییە و ئیشەکەم بەدڵ نییە و خوێندن باش نەبوو و دەبێ ئیعادە نەزەر بکرێتەوە بەس کەسی جددی چۆنە ئەوەی کە بە جوانی خوێندوویەتی شتیوان ناکات بەردەوامیش چێ ئەو ڕخنان دەگرێ ئەوانەی کە ڕخنە دەگرن خوا ئێمە بۆ دروست کردو بۆ ئای لێکردن شەو ڕۆژ لە ناز و نیعمەتی خوادا بەسەر دەکات شەو ڕۆژ ناز و نیعمەتەکانی خوا دەخوات و دەژی و ئەوەیە بەڵام لەولاشەوە تاقەتی عیبادەتی نییە خوا ئێمە بۆ دروستکەوە بۆ پێویستی بە عیبادەتی ئێمە نییە خۆ خوا بۆ ئامان لێیەکە ئێوە کاکە تۆ ڕێک وەکو تەلەبە تەنبەڵەکە وایت یعنی نمونەی خۆت تەلەبە تەنبەڵەکەی هیچی تر دائیم بە دوای ئەوەدا زۆر جار من مامۆستایەتیم کردو دەسم وتۆتەوە جاری وا هەیە وەزعەکە زۆر بە ئارامی دەڕوە تەلەبەی تەنبەڵیش هەستت پێی کردووە بە ئاواتەوە یەک فرسەت دروست بێت فرسەتێک دروست بێت بۆ ڕخنەگرتن ئەنجا دەمی دەکرێتەوە 1001 بیان و پاسا دروست دەکات دەزانی خۆی حاڵەکە چییە ئەو لە مەسلحەتیدا وەزعەکە بشێوێنێ شکوکمان دروستکە بڵێ خوێندن نەبووە بڵێ مامۆستاکە ئەوە بۆ بڵێ کتێبەکە ئەوانیە بڵێ ئیمتیحان ئەوە بۆ پرسیار ئەوە بووە هەموو ئەوانە دروست دەکات بۆچی بۆچکە فەوزایەکە لە مەسلحەتی ئەودا هیچی تر کابرای بێدینیش ڕۆژانە لە گوناه و تاواندا تاقەتی عیبادەتی نییە هیچی نییە لە مقابلە دێ ڕخنەی سێر دەگرێت خوا ئێمەی بۆ دروست کردووە خواچی بۆچی ئێمە سزادەدا لەسەر ئەوەی یان بەڵگە بە قەدەر دەهێننەوە ئەی خوای تەعالا گە ئێمەی هەردەزانێ ئێمە بۆ ئاگرین ئێمەی بۆ دروست کرد ئەی نەیەزانی بۆ ئاگرین بۆ یەکسەر بۆ بەهەشتی دروست نەکردین ئێ بابە لە دنیادا ئایا ئینسانەکان دائیم خوای تەعالا کە ئەم ژیانی دنیایی داناوە بۆ ئەوەی عەدالەتی خوایی بەرقەرار بێ خەڵک تێی بگات حکمەتەکانی خوا تا ڕادەیەک تێی بگەیت یعنی لە دنیادا ئێمە فێری کۆمەڵێک شت بووین کە دادپەروەری شتێکی زۆر مبارەکە عەدالەت زۆر مبارەکە قەت هیچ کەسێکمان لەگەڵ ئەوە دانین کە 50 کرێکار لە شوێنێک ئیش بکات هەر 50 کرێکار یەک جۆر معاشی هەبێ لەگەڵ ئەوە دانین بۆچی چونکە هەیە جددیە هەیە تەمبەڵ و تەوەزەلە عەدالەت ئەوە نییە وەکو یەک بن قەت لەگەڵ ئەوە دانینە ئێستا مەثەڵەن بڵێن یەڵا بە تەلەبەی 50 هێناوە تەلەبەی 100 ڕێکی هێناوە بە هەمویان لە کولی تۆ بەرگیرن کەس لەگەڵ ئەوە دانیە ئیلا تەمبەڵەکە نەبێت تەمبەڵەکە لەگەڵیدا بەڵام عامەی خەڵکی لەگەڵ دیانێ چۆشتیوان دێ بابە دەبێ هەموو کەسێک بە ئەندازەی ماندووبوونی خۆی هەوڵ و کۆشی خۆی ئیش بکات و بە ئەندازەی ئەوەش با بەرهەمەکەی خۆی وەربگرێتەوە کەواتە هەر لە دنیادا خۆمان لەسەر ئەوە مرۆڤایەتی بەگشتی بێباوەڕ و باوەڕدار لەسەر ئەوە متتەفقین کە دەبێ ئینسان باشترین شت ئەوەیە ئینسان بە ئەندازەی کۆششەکانی خۆی پاداشتی جۆر بگرێت ئەی کە لە دنیادا قەناعەتت بەوە هەیە ئەی بۆ قیامەتەکەش قەناعەتت پێ نییە کە تۆ لە ژیانەدا سوزدەیەکت بۆ خوا نەبردووە خەڵکی واشەیە شەوێک نییە بەبێ سوزدەبردن بۆ خوا شەوەکە بەسەر بێت چۆن تۆ وەکو یەکن ئەفەنەجعل المسلمین كالمجرمین ما لكم كيف تحكمون خوا دەفەرمێ ئێوە دەتانەیە مجرمێک شەو ڕۆژ لە جەریمەت و تاواندا وەکو مسلمانێک حسابی بکەین ما لكم كيف تحكمون کورامەق ئەم حکم و یاسایەتان لە شوێنەوەیەوە شێ ئەوەی قبوڵە
دەکرێت تەلەبەیەک لە ئەوەلی ساڵەوە یەک ئیمتحانی نەکردووە، سەعی ناکە، تەحزیر ناکە، ئامادەباشی نییە، تەلەبەیەکیش هەموو ڕۆژەکانی جددیە، سەری ساڵ بڵێن یاڵا کاکە ئیمتحانی تێدانی هەردووکتان بۆ خۆناغێکی تر. ئەمە وەرە خەڵک وەرە چی دەبا؟ لەوانەیە بڵێن جا باشە بۆ خراپیش چیە، دوایانش خۆ هەر دەرچن باوە فەقیرش هەر دەرچن. دەزانێ من نەتیجەکەی چی دەبێت؟ نەتیجەکەی وەی دەبێت بۆ ساڵی داهاتوو گەندەڵی دروست دەبێت. ئەوەی کە جددیشی کردووە جددیات ناکە. لە دایرەیەکە کە هەموویان مەثەلەن ئەوەی کە ئیش دەکات و جددیە لە ئیشەکەیدا، ئەوەشی کە تەمەڵ و تەوەزەل و گەندەڵە، هەمووی مدیرەکە یەک کۆتایی ساڵەکەی سوپاسنامەیەکیان بۆ بنووسێت، ساڵی داهاتوو نایکە، ئەوی تر نایکات. سوپاسنامە لەسەر چی؟ لەسەر گەندەڵی؟ کەواتە دەبێت کەس خۆی وەرگێ. بەڵام ئەگەر مەثەلەن لە دایرەیەکە 50 کەسی تێدایە، 5 کەسی ساڵێک سوپاسنامەیەکی بۆ هاتەوە مدیرەکە بۆی کردن، ئەگەر شایستە بوونەوەنە. ئەمە چی بەسەر دێ؟ ئەوانەی کە جددینە جددیتر دەبن. ئەوەی کە کەم تەرخەمە بە خۆیدا دەچێتەوە بۆ دەڵێ بالێرە بە دوای جددی بم. ئێکەوا نەبێت ئەگەر بێت و پاداشت و سزا نەبێت، بەهەشت و جەهەنەم نەبێت، خەڵکی باش نابێت. ئێستا خەڵکی ئێمە مسلمان بۆ بەرەو باشی دەڕۆین، دەمانەوێت خۆ لە خراپە لادێن، چکە دەزانی خوا لێمان دەپرسێت، دەزانی سزا ئەدرێن. ئێمە زۆر کۆمەلگایەکی زۆر پابەندترین لە کۆمەلگای بێباوەڕ، ئەو هیچ شتێک نایگرێتەوە، هیچ یاسایەک سنوورداری ناکە. ئیشی ئەوان بەس دائیرەیە، کامیڕی چاودێری نەیانبینێت، لە کاتی داوامان نەبێت نەبینێتەوە. بەڵام ئێمە زۆر وردەوە ئێمە خوای تەعالا لە ناو دڵیشماندا بیرکردنەوەمان، گومانی خراپمان، گومان خۆ کەس نایبینێ، گومانی خراپمان بە یەکتری خوا سزاماندا لەسەری. تەماشای محاسبەی، تەماشای دین، کەواتە ئەوەی کە دڵێ باشە خوا بۆ بەهەشت و جەهەنەمی دروست کرد، ئەویشی هەر لەبەر مرۆڤایەتی دروست کردووە، بۆ ئەوەی مرۆڤەکان لە دنیادا مرۆڤی چاک بن، باش بن، باش. ئێکابرا سزا و لێپرسینەوەی نەبێ نایکە. ئێستا مناڵەکان لە ماڵەوە کە نەزانن باوکو دایکیان سەرزەنشتیان دەکەن، لێپرسینەوەیان هەیە، بەرەو خراپی دەڕوامووی. کۆمەلگاش هەروای لێ دێ، کۆمەلگاش هەروای لێ دێت. تۆ چاکەکار پاداشتی نەدرێتەوە، خراپەکار سزا نەدرێ، ئێمە بەرەو کۆمەلگایکی بەرەو چی؟ بەرەو گەندەڵی دێبە. ئەو کاتە ڕخنەیەش تریان لە دین دەگرێت، یانگوت دین ئەوە تا سەیریکە بابە دەبێت وەڵڵاهی هەمان گومانی تر دروست دەبوو. ئەگەر ئەمە شەرعی خوایە، گومانمان لەوە نییە کە پاکترین و ڕاستترین شەریعەتە، وەخوای تەعالا کارەکانی هەموو کار لەجێ و حەکیمە. ئەگەر خوای تەعالا فەرموو بای هەرچی خەڵکەیە گوناهبار و خواپەرست، خواناس، هەمووی بەهەشتیە، لێرە بەدوای دەیانگو بابە دین ناتوانێت چاکسازی کۆمەڵایەتی دروستکە. ئێمە پێویستیمان دین بەلای خۆیەوە تا خەڵکە خوا هێندە بە بەزەیی هەموو خەڵک دەخاتە باشتەوە. ئللا دەبێت ئێمە یاسا و ڕێسایەک دابنین، یاسا و ڕێسایەک داهێنین بۆی کە کۆمەڵگاکان پێی باش بن. دەنا دەبێتە وەحشیگەرێتی، یعنی خەڵک لە هیچ نەپرسێ ئێستا چی وا دەکات کە من تاوان نەکەم، تۆ تاوان نەکەی. ترسی خوایە، ترسی خوایە. دەنا ترسی کامیڕە بێت کە بەس کاتی کامیڕە نایکەم، کە ترسی دائیرە بێ دوای داوام پێشەم و جومعە و شەمە دەیکەم، وانییە. بۆیە یعنی ئەگەر ئەو ڕخنانی کە لە بۆیە دەڵێ یەجمع بین نەقیضین، کابرای مولحید بێدین دووشتی دش بە یەک کۆ دەکاتەوە. ئەم ڕخنەی ئێستا لە دینی دەگرێت، بۆ خوا هەندێکی دەخاتە ئاگرە و هەندێکی دەخاتە بەهەشتەوە، بۆ بەهەشت و دۆزەخی داناوە، بۆ سزامان دەدا. ئەگەر ئەوەش نەبە دایانگو بەخوا دین باشە، بەڵام بەخوا بە کەڵک بەڕێوەبردننی دنیا نایەت، ئەوە تا گەندەڵی دروست دەبێت، ئەوە تا لە کەس ناپرسێتەوە، لە کەس ناپرسێتەوە، هەموو کەس وەکویەکە. دەبێت پێوەەر هەبێ پێوەەر. ئێستا لە کۆمەڵگەی ئەوروپی و لە کۆمەڵگە پێشکەوتەکاندا و لە دام و دەستگا ئەکادیمیەکاندا هەر هەموو دام و دەستگایەکی پەروەردەی لەسەر ئەوە ئەندازەی پێشکەوتنەکەی لەسەر ئەوە نەوەستاوەتەوە تا شوێ هەڵسەنگاندنی هەیە، تا شوێ خەڵک لە شوێنی خۆی دادەنێت، تا شوێ هاندانی هەیە. کەواتە لە دنیادا هەمووی تێگەیشتوین. ئەوەی کە دین دایناوە بۆ مرۆڤ، هەموو ئەو شتانە 100% لە ژیانی دنیادا مرۆڤەکانیش پیادەی دەکەن. ئەگەر بیانەوێ وڵاتی سیستەمەکان سیستەمێکی پێشکەوتو بێت. کەواتە ڕخنەی ئەو ڕخنایی کە دەیگرن لە دین باشە خوا بۆ ئێمە وا دروست کردووە، بۆچی عیبادەت ئێمە بیکەین، خوا پێویستی بە ئێمەیە نەخوا نەوەڵا خوا پێویستی بە تۆ نییە. حتا لە حەدیثێکا پێغەمبەر صلی الله علیه و سلم کە حەدیثێکی قودسیە بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێ خوای تەعالا دەفەرمێ ئەی بەندەکانم یا عیبادی إنكم لن تبلغوا ضري فتضروني
هەمووتان کۆبنەوە بۆ ئەوەی زەرەر لە من بدەن ناتوانن زەرەر زیانێک لە من بدەن هەمووتان بێکەوە کۆبنەوە وەلەن تەبلغوا نەفعی فەتەنفەعونی هەمووشتان کۆبنەوە بۆی سوودێک بەم بگێنن سوود بە من ناگەێنن کەواتە عیبادەتکردن سوودگایاندن نییە بەخوا وەکو ناحەزەکان والیش دەڵێن باشە ئەگە سوودی نییە بۆ خوا دەیەوێ دەڵێن با بە زۆر شتە ئینسان لە دنیادا دەیکات سوودی بۆ خەڵکەیە لەبەرەوەی نییە ئیلا قازانجی بۆ من هەبێت بۆیە دەیکەم با بۆ خەڵکی هەبێت خەڵک دین ئەوە خەڵک فێر دەکات هەموو شتێک بۆ خۆت مەکە با سوودی بۆ خەڵک هەبێت اینجا خوای تعالی فەرمی یا عیبادی لەو ئەنە ئەوەلەکم وآخرەکم وئینسەکم وجنەکم كانوا على أتقى قلب رجل واحد منكم أجر هرشي إنسان جنوكتان هي أول وآخرتان هموتان بين سر ضلي يكسي تقوى دار يعني بهموتان تقوى هموتان كو بكرتوا إنسو جن أول وآخرتان بأوي باشترين بياوي تقوى دارتان اللي درست هموشتان أوا تقوى دار بن حيثي لو أنا ما زاد في ملكي شيئا حجل ملكي مزياد ناقا حجل ملكي مزياد ناقا ولو أن أولكم وآخركم وإنسكم وجنكم كانوا على أفجر قلب رجل واحد أجر أول وآخر جنوكو إنسان كان ببنا خرابتين كستان شيء هموتان أو خرابن حجز لمرشي خوا ديسان لمرشي خوا كم ناكات لو أن أولكم وآخركم وإنسكم وجنكم قاموا على صعيد واحد فسألوني هموتان ديسان كوبنوا ليك كاتا بزماني جواز وبداواي جواز داوا لممكن أو فأعطيت كل إنسان من مسألته والله مهره متعادمه إنسان شونه وخوي تعالى شونه سبحان الله لقوري إخوة إما دوكس بسيار مالك وسر من ليش ناس يعني ضلك كيف بلما كان يك ناتوانين يعني إنسان ناتوانين لكاتي خسكرنا شد بنسيت يعني نسين اشتيك بيتو إنسان أول ذهب بمدة لا وازا نسين يقبلوا سو بلا خسكرنا كشتي يشتري بيناتو يعني راضي وسط يكسر بس تيجي جواز بينك أو قصي ديليت هذا وش بنسيت باقي سوي نسينك جواز بيكسر راضي وسطي إخوي تعالى ده فرمي هموتان ليك كاتب بسيار منكم والله هموتان هذا مو كواتا خوي تعالى نبي يستي بإيميا ولن لمرشي خوازي الدكاكاتك بلكو أويك داينا وتنهاب الرزي بني آدم كرزي ليجرتوين كإيمي مخير كردوا لا برياردانا لبهشت جهنم وكاتك خوي تعالى جتزاند أمش دي سنوي بينا وتريد كبلغة بقدر بيننا وبلا إخوال سري نسير باشا من بوبي كم ديتو كي لأولي صالوا وتد والله من سعيناك من تكو أزانم لكو تايس الله كوم ما مصاكوا نسي والله ضلين قيناك بس كاس قدوا هذا كاس هر أو حديثي كباسي شقاوة وسعادتي كردوا هر أو حديثش باسي رزق دكا دي أي بوين جا أم زانا برزا دي فرمو يجمع بين نقيضين أو أنا دائما تشتيدش بيك وكذا كانوا ليك حديثة بيغمر صلى الله عليه وسلم ده فرمي خوي تعالى لنا وسكي دايك تاندا تنشتيك دنوسي يقلو أنا بدبختي ياخذ بختوري يكي يشترك دي نوسي الرزق قد سنديه ده باشا يستا بلغة بودي أنت وضل خوال السر من النسي وبويا من بون يشكم خوال نسيتي من شندم ده كي وازن لك سابتش هنا بلي خوال السر النسيهم ضلني تو رازدكي أقرب لي آخر حديثي بيغمبر وعدلين همان حديثة أقرب لي حديثي بيغمبر صلى الله عليه وسلم وعد فرمي حديثة كتا وعد فرمي ضلما آخر همان حديثة وجد فرمي كي بس بو دائم كسي بيدين النزان دائم بلقاءات كان دينته وكبيته باصاو بخوي احتجاز بقدر وذاك دائم كسي إيمان داريش خيرا لقنا كاين توبة ذاك خوا زناد فرمون دو كس تاوانيان كرت لسرت هذا آدم وإبليس بلام آدم عليه السلام توبي كردو فاستغفر ربه وتاب قرأوا بلا إخوة تعالى توبي كرد بلام أو تكبري كرد احتجازي بقدره وكرد تخوا تو دروس كردهم خطاي من استدراء تماشي كان بويا أواني كبلغة بقدر دي أنه همو أكس فاشلانا هر وكو شون طلبيشي تمر مكتب كهيتي بدست ونيا بيانو بكتابة كده قريد الله بدرنك بدست ما جيشتوا ضل توغنيا نسينكي أوايا من هذا كان دبوا أوابا كتابة كأوابو برسيارة كاني صالة كاني كأوابو أنواع اشتي سير وسمرة دينته وكحجي ليب كوليتوا حجني إلا دلالة تملي خويكات أجينا تلبيزي لكشتي وانا علت واقر بجلن قدري خوا آخر بو قدر خوا بول سرين وسيوين خطاء إيمانيا ضلين باشا طلبيك لبولي شاشة طلبيك
مامۆستاکەی باشی دەناسێت من خۆم دەرسی شەشم وتۆتەوە یعنی سجلم ئێستاش ماوە هەندێک تەڵەبە سجل هەبووە کە زانی ومە کۆتایی ساڵ 170 تەڵەبە زانیوە چەند دێنێت نەک چەند دێنێ بڵێن 65 دێنەوە بە زانی ومە چێ دەکەی و چێ دەرەچێ ساڵەکە دەرسی پێڵم ئەنواع امتحانم کردووە تااقەت و توانایەکەی دەزانم بای چەندن ئەگەر مامۆستایەک مەسەلەن لە کۆتایی ساڵ کە کەلۆریە مامۆستاکە بنووسێت بڵێ فڵانە کەس دەکەوێت ئەویان دەرەچێت ئەویان لەوانەیە لە 80 بۆ سەرەوە بێنێت ئەویان ناگاتە سی سجلێکە لای خۆی نووسیوێتی نیشانی کەسی نەداوە کاتێک کە نەتیجەکە ئەوە هاتەوە کە زۆر زاری جوا دێتەوە بۆ تەلەبەتم بەڵە کەوتوەکە هەیە بڵێ وەڵڵای من بۆیە کەوتم مامۆستا لە دەفتەرەکەی ماڵەوە نووسی بووی فڵانە تەڵەبەیە دەکەوێت بۆی هەیە وا بڵێ نابووی نێکاکە خۆ من نیشانم نەداوی ساڵێکە پێ دڵم سعی بکە ساڵێکە پێ دڵم کاکە هەوڵ بدە کۆشش بکە اینجا کە مامۆستاکە زانیوێتی تەلەبەکە دەکەوێت نیشانەی زیرەکێتی یان نیشانەی زوڵمێتی زیرەکی مامۆستاکەیان زوڵمێتی زیرەکێتی جا کە ئینسانەکان وابن ئەی خوای تەعالی علام الغویب بە ئەی خوایەتی خوا لە چیدا کە نەزانێ من بایانی چی بەسەر دێ ئایا بەڵگەیە لەسەرەوەی کە خوا زوڵم بە زۆری پێمان دەکات نەخێر داواکارم لە خوای گەورە بە ئیسمی عەظەمی بەناو سیفەتە بەرزی پیرۆزەکانی ئیمانێکی پاک و پاراومان بداتێ دوورمان بگرێت لە هەموو شوبهە و گومانێک وخوای گەورە هیدایەتی سەر لە شەوا و دڵ نەخۆشەکان بدات یا ڕەبی خوای ڕێگەی ڕاستیان نیشان بدەی و ئێمەش ئیمانەکەمان دامەزراو بکەیت و کۆمەڵگەی مسلمانان لە هەموو شوبهە و گومانێک بە دوور بگریت وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين